ئێستاش بەڕێزان دەچینە کۆتا پانەڵی ئەمڕۆمان بێگومان سبەینش لە کاژێردەی بەیانی درێژی بە پانێلەکانی خۆمان و بە چاڵاکیەکانی خۆمانی ئەم کۆربەندە دەکەن. پانەڵی سێمی ئەمڕۆمان باس لە بیرروکەی داهێنەرانە گۆڕانکاری ڕیشایی دەکات. داهێنان بینامای پێشکەوتنە بەڕێزان. ئەم پانەڵە گرنگی بیرروکە نوێەکان و ڕۆڵی ئەوان لە گۆڕانکاری و گەشە پێدان دەخاتە ڕۆ. والآن مشاهدينا نبدأ بالحديث عن الجلسة الثالثة والأخيرة لفعاليات هذا اليوم من منتدى كردستان التربوي لدورته الرابعة. هذا اليوم أو غدا سنستمر معكم بجلسات ومحاور جديدة لهذا المنتدى. بالنسبة لجلسة اليوم الثالثة نتحدث عن الأفكار الابتكارية نحو التغيير الجذري. تمثل الأفكار الابتكارية منطلقا للتغيير وأيضا التطوير، وتسلط هذه الجلسة الضوء على دور التفكير الإبداعي والحلول المبتكرة في إحداث التغيير الجذري. We're now moving forward with the third and final panel discussion for today. Please be informed that panels 4 and 5 will be held tomorrow. And now we proceed with a discussion on innovative ideas, radical transformations. ئێستاش داوا لە دکتۆر ئازاد نەجار سەرۆکی پەیمانگای کوردستان بوو داهێنان، هەروەها دکتۆر بڕوا عەبدوڕەحمان ئەبوبەکر مامۆستای زانکۆ لەگەڵ دکتۆر عەزیزدین ئەحمەد عەزیز مامۆستای زانکۆوە، ئەڤین سەلام ئەحمەد بەڕێوەبەری پرۆژە لە پەیمانگای کوردستان بوو داهێنان، هەروەها بورهان موزیری بەڕێوەبەری پانێڵە و ڕاوژکاری باڵا لە وەزارەتی پەروەردەدەکان بفەرمونە سەر ستەیج بوو پێشکەشکردنی ئەم پانێڵە. Let's welcome onto the stage our panelists, Dr. Azad Najjar, President of Kurdistan Innovation Institute, Dr. Burwa Abdurrahman Abubakir, University Lecturer, Dr. Izzeddin Ahmed Aziz, University Professor, Salahuddin University, Avin Salam Ahmad, Project Manager, Kurdistan Innovation Institute, and our moderator, Burham Mzuri, Senior Advisor, Ministry of Education. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و شەرەفمەندم کە بۆ بەڕێوەبردننی پانێلی سێیەمی کۆڕبەندی پەروەردەیی کوردستان لە خزمەتەوەی بەڕێزدام. قسەکەری کۆتایی دایمان ڕەزای قورسە. ئەو چالاکمانەوە و سستنەبوونەی دکتۆر هیمداد باسی کرد
هیوادارم بەشی ئێمەشتان تێدا مابێتەوە. زۆر سپاس بۆمانەوەتان بۆ پشودرێژیتان. هەوڵ دەدەین ئەو ڕەزا قورسەی قسەکەری ئەخیر کەم کەینەوە و ڕەزامان سووک بێ، بەڵام نازانم جەنابی وەزیر ئەم زەحفەی بەکات کراوە ئێمەش درێژەی پێ بدەین یان کورتی بکەینەوە. ئەگەر لەوە تەوجیهێکمان بکەن بەڵێ. زۆر سپاس. بابەتی ئەم پانێلەمان بابەتێکی یەکجار گرنگە. تەنها ئەوەندە بەسە بۆ گرنگی بابەتی داهێنان ئاماژە بە پۆلێنبەندی بڵوم بکەین. پۆلێنبەندی بڵوم هەمومان ئەوانەی لەم هۆڵە دانیشتوین کەسانی پەروەردەکارین یاخود بایەق بە بواری پەروەردە دەدەین، چوارچێوەیەکی زانستیە بۆ سەرجەم کارە پەروەردەییەکان لە دیزاینکردنی پرۆگرامەکان، لە نووسینەوەی ئامانجە فێرکاریەکان، لە داڕشتنی پرسیاری تاقیکردنەوە و هەڵسانگاندن و تا دوایی. کاتێک سەیری هەرەمی بڵۆم دەکەین، بابەتی داهێنان لە لووتکەدایە. ئەمەش پێمان دەڵێ دوا ئامانجی هەر مامۆستایەک، هەر قوتابخانەیەک، هەر سیستەمێکی فێرکاری ئەوەیە تاک بگەێنێ بەوەی کە ببێ بەداهێنەر. ئەو سیستەمە سەرکەوتووە کە ژمارەی داهێنەرانی زیاترن. ئەم قوتابخانەیە سەرکەوتوترە کە بتوانێت زۆرترین ژمارەی قوتابی بکا بەداهێنەر. بۆ ئەوەی ببن بەداهێنەریش پێویستیان بە کارامەییەک هەیە کە پێی دەگوترێت کارامەیی بیرکردنەوەی داهێنەرانە، کە ئێستا کارامەییەکی زۆر پێویستە لەم سەردەمەدا. مەطلوبە لە هەر سیستەمێکی فێرکاریدا پەرەی پێ بدرێت و مامۆستاکان ئاشنا بن بەوە کە ئەم توانایە لای قوتابی گەشە پێ بدەن. کە سەیری ناونیشانی پانێلەکە دەکەین، بیرۆکەی داهێنەرانە گۆڕانکاری ڕیشەیی ئەوە تەنها دروشمێک نییە، بەڵکو گزارشت لە فاکتێک لە ڕاستیەکی زانستی دەکا، لە ڕاستیەکی پەروەردەیی دەکا. ئەویش ئەوەیە کە هەر گۆڕانکاریەک ڕوودەدا لە بیرۆکەیەکەوە دەست پێ دەکا و هەر بیرۆکەیەکی داهێنەرانەش لە عەقلێکەوە دەست پێ دەکا کە فێر کراوە بیر بکاتەوە، کەواتە ئەوەی کە تەنها لەبەر دەکا و مەعریفە وەردەگرێ و کۆی دەکاتەوە لەم سەردەمەدا ڕەنگە دادی ئەوەمان نەدا کە بەخۆمان بڵێن کەسانی سەرکەوتومان پێگەیاندون. اینجا ئەگەر بین پرسیار لە خۆمان بکەین لەم سەردەمەدا کە گۆڕانکاری تەکنەلۆجیا یەکجار خێران، کە چەندین پیشە ڕۆژانە لە بازاڕەکاندا ون دەبن و لە ناو دەچن، چەندین پیشەی نوێ وەکو پێویستی نوێی بازاڕی کار دێنەکایەوە، ئایا ئەو پرسیارە بەسە لە خۆمان بکەین قوتابیانمان، نەوەکانمان چی دەزانن؟ بێگومان نەخێر، بەڵکو دەبێ بپرسین لە خۆمان دەتوانن چ داهێنانێک بکەن. ئەمە پرسیارێکی گرنگە. جا داهێنانیش وەکو بەهرە، بیرکردنەوەی داهێنەرانەش وەکو کارامەیی حکر و امتیازی خەڵکانێکی کەم نین، بەڵکو دەتوانین بڵێن توانایەکی شاراوەیە لە هەموو تاکێکدا هەیە، بەڵام سیستەمی فێرکاری سەرکەوت و دەتوانێت ئەو ژینگە لەبارە دروست بکاتن کە ئەم توانایە دەرپەڕێنێ و پەرەی پێ بدا و تاکی داهێنەر دروست بکە. بۆیە هەمیشە دەبێ ئەگەر ئەو ئەرکەمان بەجێ نەگەیاند بێ پێداچوونەوە بە پلانەکانماندا بکەینەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە چوار پانێلیستی زۆر بەتوانا و شارەزا و خاوەن ئەزموونی کرداریشمان هەن. لە پێش هەمووانەوە بەڕێز دکتۆر ئازاد نەجار، طبعاً دکتۆر ئازاد نەجار ئەندامی بۆردی KII ئینستیتوتی کوردستان بۆ داهێنان و لە هەمان کاتدا بەڕێوەبەری جێبەجێکاریشە لە هەمان ئینستیتوت. بەڵام لە هەمووی گرنگتر دکتۆر ئازاد داهێنەرە، لەسەر ئاستی جیهانی داهێنانەکەی تۆمار کراوە، کەواتە کەسی ڕاست و دروست بۆ ئەوەی ئەمڕۆ قسە لەسەر بابەتەکە بکە، ئەمڕۆ خۆشبەختانە لەگەڵ ئێمەیە. جگەلەوە پزیشکێکی سەرکەوتووە، نەشتەرگەرێکی زۆر دەستڕەنگینە و خاوەنکارە و توێژەر و لە هەمان کاتدا لە بواری داهێنانی پزیشکیدا ئەنجامی گەورەی هەیە وەکو ئاماژەمان پێکردن و ئێستاش
هاوبەشێکی سەرەکی وەزارەتی پەروەردەیە بۆ پەرەپێدانی ئەم بابەتە لە ناوەندەکانی خوێندندا. بەخێر بێ دکتۆر ئازاد گەورەت کردین. پانێلیستی دووەممان بەڕێز مامۆستا دکتۆر بڕوایە. دکتۆر بڕواش ئەمڕۆ کەس ئینکاری ناکە کە ژیری دەستکرد بابەتێکە خزاوەتە ناو هەموو کایەکانی ژیان. ئەرێ پرسیارێک لە خۆمان بکەین ژیری دەستکرد هاوکارە بۆ ئەوەی کە بیرکردنەوەی داهێنەرانە پەرەی پێ بدرێ یاخۆت دەیکوژێ؟ بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە ئەم پانێلیستە بەڕێزە لەگەڵمانە کە دکتۆرای لە زانستی کۆمپیوتەر هەیە و بە تایبەتیش لە ژیری دەستکرد و ڕۆبۆتیک. لە هەمان کاتدا ڕاوێژکار و پرۆگرامسازی ژیری دەستکردە و خاوەنی چەندین پەرتووکە لە بواری ژیری دەستکرد بە زمانەکانی کوردی و ئینگلیزی. پانێلیستی سێیەممان دکتۆر عەزەدین ئەحمەد بڕوانامەی دکتۆرای هەیە لە زانکۆی لێستەر لە بەریتانیا لە بواری دەروونناسی ئەرێنی و تەندروستی دەرونی و هەروەها سەرۆکی زانکۆی بەیان بووە و سەرۆک بەشی پەروەردەی تایبەت بووە لە کۆلیژی پەروەردە بەڕێوەبەری جێبەجێکار بووە لە سەنتەری توێژینەوەی دیموکراسی و مافی مرۆڤ و خاوەن 7 پەرتووکە لە بواری پەروەردە و دەروونناسی بە زمانی کوردی و زیاتر لە 50 بڵاوکراوەی زانستیشی هەیە. پانێلیستی چوارەمەمان خاتوو ئەڤین سەلام ئەحمەدە کە بەڕێوەبەری جێبەجێکارە لە پەیمانگای داهێنانی کوردستان. زیاتر لە 10 ساڵ ئەزموون لە سەرکردایەتی قوتابخانە و گەشەپێدانی لاوان و هەماهەنگی مرۆیی هەیە. من خۆم سەردانی قوتابخانەکەیم کردووە لە بواری داهێنان و گەشەپێکردنی بیرکردنەوەی داهێنەرانە بە کردداری سەلماندوویەتی کە هەچ تاکێک دەتوانێت داهێنەر بێ، نەک تەنانەت هەر تاکێک، تەنانەت ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن داهێنەری گەورەی لێ دروست بوون لە ژێر سەرکردایەتی بەڕێوەبەرێکی وا سەرکەوتوو کە بڕوای بە گۆڕانکاری و بەداهێنان هەیە. لە هەمان کاتدا ئەزمموی هەیە لە کارکردن لە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی و ڕێکخراوی مەدەنی و مرۆیی و هەموو ئەو بوارانەی ترکە خزمەتی کۆمەلگا دەکەن. بۆ دەستپێکردنی بابەتەکەمان لە دکتۆر ئازادەوە دەست پێ دەکەین. دکتۆر ئازاد ئەوەی بیستومە بەم دواییە خەریکی توێژینەوەیەک بووە بۆ بەراوردکردنی دەستپێکی کاری داهێنان و خزاندنی بۆ ناو پرۆگرامەکانی خوێندن. ئەزمموی هەموو ئەو وڵاتانەی کە هەنگاوی زۆر گەورەیان بڕیوە لەو بوارە، یابانە، سنگاپۆرە، فنلاندا، هەموو ئەو وڵاتانەی کە پێشکەوتنی گەورەیان بەدەستێناوە، سوودمان لە ئەزمموی هەموو وڵاتانە وەرگرتووە، بەڵام تایبەتمەندیەکی خۆشمان هەیە. بۆیە داوا لە دکتۆر ئازاد دەکەین کە تیشک بخاتە سەر ئەو لایەنە و لە هەمان کاتدا دکتۆر ئازاد لێرە لە لایەنی استراتیجی یارمەتیمان دەدا لەوەی کە لە داهاتوودا دەگەین بەکوێ. لە هەمان کاتدا دکتۆر ئازاد پێم خۆشە جەنابەت وەکو سەرکردایەتی ئەم ئینستیتوتە دەکەی کە تایبەتمەندە بە داهێنان لە واقعی شارەزایی و پسپۆریتان پێتان وایە قوتابخانەکانمان پەرە بە داهێنان دەدەن یان دەیبەستنەوە و چییە ئەو جیاوازیە دروست دەکات لە نێوان ئەم دوو بۆچوونە؟ پرسیارەکانم یەکجار زۆر بوون، بەڵام تۆ کەسێکی خاوەن شارەزاییەکی زۆری پێویستیمان بەوە هەیە کە هەرچی هەتا ئەمڕۆ بخەیتە ڕۆ بۆ ئەوەی هەمولایەک سوودمەند بێ. فەرموو. gelek spas mamosta Burhan bu her qesekê te axeft û te behs kir. Rastî dahînan ne girê de DNA ve, ne genetîk e. Ku bêjin ev cîlek ji dîv cîlê ev dahînerin û dahîner natwanin mirov natwanin dahînera dirist kit. Ew fikrekî zor kûn e. Îsta hemû alem çin bû ku dahînera mirov şêtin ava bikit. Heker mirov ezmûnekî ciwan peyda bikitin, environmentekî mezbût bû her kesekê amade bikitin, ew kese mirov ditwanit bikite dahîner. Dahîner ne bes dahînanit tiştekê durust dekitin. Dahînanit prosesa dane dahînan
هر تشت مجال پرورده داهینان هیت مجال اقتصاد داهینان هی جاش برهنده اوات تشتاکی زور گرینگی ما پیدا مؤسسه کردستانی بود داهینان ونوگریه که ام چوا جمارا داهینارا الكردستان زیاده بکین بجا ما دست فکر او پروگرام ما درست کرده بجنه اینوویشن لاب پروگرام او جی پروگرام کی زور تایبته ما الكردستان دیناد و بری یک هفته من تماشا کرد دراسه چه کرد لسر 15 ولاتا مسافر چی جوازی بینا پروگرام توان ده هیا او اوان دست فکری دا قطابیت خو تشجيع بكنا داهنر چی جوازی نکمه هیا جام التماشای راستی پازده شوان و باجرا سنغافوره بی ساوث کوریا بی دنمارک بی سوئد بی یوکی بی چاینا بی جمارا پازده جمارا وجا تشتی تایبت من دیتی که پروگرام عمل کردستان دینین جوازیه که زور گرینگ تده هیا او جوازیه که ما جهه که درست کریل هر قطب خانه که بناو اینوویشن لاب وکی مختبره کیه توی مختبری ده همیتش بندست وان قطابیه هنه دا ببن دا فیر ببن او یک تشت او تشتی تایبت باجیره ولات دی چی کرینه بش داهینان کرینه لناو هر بشه که ده هر درسه که ده بچک داهینان کرینه لناو نکه کرینه که درسک تایبت با او شیوه بیتا مروف زارو کافیر کرد اوه یک تشت دوام کما کوریکولومک درست کرد ما سترکتورک دیناد چون وان زارو کافیر بکین بجا کوریکولومک ما دیناد اش حفظ بابتانه او کوریکولومه دست پید کتن بجیومتری که مروف 3D imagination یعنی دیتنا زاروکا بو رسم 3D چوا پیش بخین هکر او پیش کت فانتاسیا زاروکا زیادترت بتن و جمالویری دست پیکر خط ستاندن و جیومتری فیربین حتی چوینه کهربای حتی چوینه میکانیکی حتی چوینه کودینگی حتی چوینه سوفتویر وان فیرکین اردوینو چوا بکار بینن چوا روبوتا چیکن او حمیه بابتا الگل راهنانات وی کرکونه ده او جی پینگا وکی زور گرینگ مهاویتی زور جوازی هیا شوان ولات دیتر تشتی دی او لایمه هی او زور تایبت ما ریکک پیدا کر که چوا ام توانین انسترکتورا راهینه را فیر بکین و چی شیوه لگل راهینه را سپورت بکین یعنی نبس راهینه را فیرت کین ام راهینه را فیرت کین ده کورسک ما بانه درست کری 10 روزه پشتی فیربونه ام نابجنه هرا قطابخانه درس بیجه نه متابعه اوان راهینه را کین بماوی ساله که او متابعه جی دیبت انتریکا دیجیتال کرن یعنی دیجیتال بریکا کامیرا که کما مونیتور جورا که چه کری مونیتور روم مناوی کری جورا مونیتوری کو ستاف ما دانشتی تماشای همو اوان قطابخانات کن دو هکر ببینن پیوستی العدرکی های یک سر برون سپورت بکن دا بهلن کوالیتیا و پروگرامی کوالیتیا کی کم نبتن و دا حمیمک قطابخانه جی وکی یک درس بیجن او سترکتوری هنه لایمه تشتاکی زور تایبت الگل پارچه دیتر جی ولات دی هنه بس او سه تشتا لایمه زور تایبت هنه اوی پروگرامی دا دیشن بیجم پروگرامی کی جوازیه کی پوزیتیو زور هیا لگل او پروگرامت ولات دیتر زور سپاس دکتور دگرم اولاد بو پرسیاری زیاتر دکتور بروا بو پی جنابت پسپوری لبواری جیری دست کرد آیا جیری دست کرد هنان لای قطابی بهز دکا یا خود تنها وابسته آمیر و تکنولوژیای دکا پیتوای قطابخانه چپکا با اوی هاوسنگیه که بپارزید
زۆر سپاس سەرەتا میوانە بەڕێزەکان پسپۆڕان و ڕابەرانی پەروەردەی بەخێراتتان دەکەم و سەرەتا سوپاسی ستافی ئامادەکاری ئەم پاناڵە دەکەم و بەخێراتنی هەرێک لە هاوڕێکانم دەکەم لەسەر ستەیج. وەک دیارە کە ژیری دەست کرد لەوە دەرچووە کە تەنها زانستێک بێت بە شێوازێک وای لێ هاتووە کە ئەگەر وڵاتێک دەستی پێوە بگرێت خاڵی بەهێزەی ئەو وڵاتەیە و ئەگەر وڵاتێکیش دەستی پێوە نەگرێت خاڵی لاوازەی ئەو وڵاتەیە. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی بەشێک لە سەرکردەکانی وڵاتانی جیهانە وەکو سەرۆشی چاینە لە دوای وتاری بۆ تەکنۆلۆژیا باسی کرد. و ئەمە قسەی من نییە، قسەی ئیلۆن ماسکە کە خاوەنی دەیان کۆمپانی و سەرمایەداری وڵاتی ئەمریکایە کە دەڵێ ئەمریکا ئەگەر تا ساڵی 2029 دەست بە ژیری دەستکردەوە نەگرێت بە دڵنیایی ئیفلاس دەکات. و لە بیرمان نەچێت کە ژیری دەستکرد هاتوتە ناو زۆرینەی سێکتەرەکانەوە بە تایبەتی ڕۆڵی سەرەکی هەیە لە بواری پەروەردەدا بۆ خێراکردنی تێگەیشتن و وانەگوتنەوە. ئەمە خاڵی بەهێزەی ئایە کە وامان لێ دەکا بەکاری بێن لە سێکتەرەکەدا. بەڕێزان من سەرنجتان ڕادەکێشم بۆ دوو قوتابی کە لە یەک پۆلدا مامۆستا وانەیان پێدەدات. قوتابیەک کە مامۆستا وانەیەشی پێداوە بە ناوی ئەوەی کە بابەتێک ئامادەکە یا ئەرکێک ئامادەکە لە ماڵەوە بۆ بەفیڕۆدانی ئاو. نمونەکەم زۆر سادە دەکەمەوە بۆ ئەوەی تەواوی بەشداربوون لێم تێبگا. قوتابی یەکەم دەڕاتەوە ماڵەوە و مۆبایلەکەی و یان تابلێت یان کۆمپیوتەرەکەی دەردێنێ و دەست دەکات بە سێرج لە مۆدڵێکی AI چێک دەکات راپۆرتێکی جوان پوختە بە زمانی شیرینی کوردی بەڕێشی دیزاین کرا و دەهێنێتەوە بۆ مامۆستاکەی کە زۆرێک لەو مامۆستایانی لێرن یان گوێیان لە دەنجیمنێت و شێم حاڵەتە بوون و تەنانەت بە خۆشمانەوە کە مامۆستای زانکۆین. بەڵام قوتابی جۆری دووەم کاتێک کە گوێبیستی تۆپیکەکە دەبێت کە بەفیڕۆدانی ئاوە هەر لە کلاسەکەی کە دێتە دەرێ سەرنجی ڕادەکێشێت دێتە ناو باخچەی قوتابخانەکە و دەبینێت شێرەی ئاوی قوتابخانەکە دڵۆپە ئاوی لێ دەڕژێت. سەرنجی بۆ ئەو بابەتە ڕادەکێشێ و دەست دەکات بە تێڕامان و دەست دەکات بە لێکۆڵینەوە. بابەتەکەی بابەتی بەفیڕۆدانی ئاوە و لە ئێستاشدا نمونەیەکی واقعی بەرجەستە کردووە و دەست دەکات بە پێوانی دڵۆپە ئاوەکە لە ناو پێوانەیەکدا. بۆ سەعاتێک دڵۆپەکان بە قیاسێک دەپێوێ. پاشان بەڵگەی تر کۆ دەکاتەوە لەسەر بەفیڕۆدانی ئاو لە قوتابخانەکەی. هەموو ئەو داتایانە دواتر بە شێوازێکی پیشەی پرۆفێشناڵانە لەگەڵ مۆدڵەکانی AI شێر دەکات. داوای پێشنیار لە مۆدڵەکانی AI دەکات لە کاتێکدا خۆی قوتابیەکە دروستکەری بنچینەی زانستەکە بوو، دۆزینەوەی کێشەکە بوو لە قوتابخانەکەیدا و بە هاوکاری AI راپۆرتێک و پرۆجێکتێکی جوان پێشکەش دەکات و قوتابیەکە تێدەگات هۆکارەکان چین بۆ بەفیڕۆدانی ئاو لە باخچەی قوتابخانەکە و تێش دەکات کە چۆن چارەسەری بکە بە کولفەیەشی کەم. ئەمە وەکو پرۆجێکتێک دەگەڕێنێتەوە بۆ مامۆستاکەی و دەشداتە نسخەیەکیش ئەداتە بەڕێوەبەری قوتابخانەکەی. پرسیارەکە ئەوەیە ئایا شێرەکە ناگۆڕدرێ؟ بە دڵنیاییەوە شێرەکە دەگۆڕدرێ ئەگەر مامۆستای بابەتەکە پرسیار لە قوتابی یەکەم و دووەم بکە هۆکارەکانی چ بوون؟ بە دڵنیاییەوە قوتابی یەکەم نازانێت، چونکە تەنها AI بەکارهێناوە بۆ بابەتیشی ئامادەکراوە، خۆی بابەتە خامەکەی لا نەبووە. بەڵام قوتابی دووەم هۆکارەکەی دەزانێ، کێشەکەی دەستنیشان کرد و چارەسەرەکەی پێگوت وە کردیە پرۆجێکت و پرۆژەیەک دایەوە بەرپرسانی ناوەندەکە. بەڵام قوتابی یەکەم ڕاستە بە خێرایی بابەتەکەی ئامادە کرد، بەڵام فێر نەبوو. ڕاستە بابەتەکەی ناوەڕۆکەی پیشەیی بوو، بەڵام هیچ بیرۆکەی شێوی تێدا نەبوو. ڕاستە بابەتەکەی جوان بوو،
بەڵام نەیتوانی کێشەیەک دەستنیشان کات. پرسیارەکە ئەوە نییە کە ئایا ئێمە قوتابیەکانمان یا مامۆستاکانمان ئای بەکاربێنن یان نا. ئەمە کۆتایی پێهاتوو بۆتە ئەمری واقع. بە بەڵگەی من نا، بە بەڵگەی زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەکو کۆمیسیۆنی ئەوروپا، وەکو ڕێکخراوی یونسکۆ، وەکو زۆرێک لە ڕێکخراوەکانی OECD سنتەر باز دەکەن لە جیهاندا. بۆ نمونە کۆمیسیۆنی ئەوروپا باز دەکات لە 167 هەرزەکاران بەکاری دێنن، 1 لەسەر 3 مامۆستایان بەکاری دێنن، 2 لەسەر 3یەکەی تر ریسێرچیان لەسەر کردوون نازانن بەکاری بێنە، گەناوش بەکاریان دێنە. بابەتەکە ئەوەیە ئەگەر ئێمە توانیمان قوتابیەک دروست بکەین خۆی مادە خامەکەی لەلابێ کێشەکە دەستنیشانکە بە دڵنیایەوە دەبێتە داهێنەر. ئەگەر تەنها قوتابی جۆری یەکەم پشتی تەنها بە مادەی ئامادەکراو بەست بە دڵنیایەوە دەبێتە وابەستە. کەواتە ئامۆژگاریت بۆ قوتابخانەکان چییە بۆ ئەوەی ئەو هاوسەنگیە بپارێزن؟ زۆر باشە. قوتابخانەکان بەرپرسیارەتیان لەسەرە و بەرپرسانی پەروەردەیش بە هەمان شێوە، چونکە ئەمانە بەیەکەوەن و بە هەمان شێوە خاڵی هاوبەشیشیان منهەجە. باشە. ئەم بابەتە دەبی بە شێوازێک چارەسەر بکرێت کە دوو لایەنی هەبێت. لایەنی یەکەم قوتابخانەکان یاسایەکی سادە دروست بکەن. ئەویش بۆ هەر بابەتێک قوتابی خاوەنی بیرۆکەی خۆی بێ، واتە پێش بەکارهێنانی AI دواتر لەگەڵ بەکارهێنانی AIدا چی دەگۆڕێت بیرۆکەکە، سەجێشتنەکانی AI چی دەدا، پاشان بۆ بڕیاردان سەرئەنجامی یەکگرتنی بیرۆکەی قوتابی و AI نەتیجەکە چی دەبێت، بۆ چارەسەرکردن، بۆ پێشنیارێکی بەسوود بە کەمترین مەسروف، بە کەمترین کورفە. ئەمە ڕەهەندی یەکەمی قوتابخانەیە. ڕەهەندی دووەم ئەوەیە کە قوتابخانەکان مامۆستای بەتوانا، ناڵێم مامۆستایان بەتوانانین، دەڵێم مامۆستای بەتواناتر بهێنە کایەوە. من بۆ ئەم بابەتە سەرنجتان ڕادەکێشم بۆ داهێنانێک کە دەتوانم بە پروپۆزەڵێک تەسمیلی وەزارەتی پەروەردەی بکەم یان بەرپرسانی پەروەردەی بکەم کە من دەتوانی ئاستی مامۆستا بەهۆی سیستەمێکی یان پلاتفۆرمێکی زیرەکەوە دیاری بکەین، هەنگاو بە هەنگاو ئاستی مامۆستا بەرز بکەینەوە لە ڕوانگەی منهەج و بابەت و ڕێگەکانی وانەگوتنەوە بگەڕێنین. ئەمەیان بۆ کاتی خۆی بەجێبێ لە من بە ئیجازەی جەنابی وەزیر بە خۆشحاڵیەوە پێشوازی لەو پرۆپۆزەلە دەکەین و ئیشی لەسەر دەکەین بە پێی پێویستی ئینشاءالله. سوپاست دەکەم، دواتر ئینشاءالله بە تەفاسیل ئەو بابەتە و ڕوون دەکەمەوە. بەڵام لە بیرمان نەچێت خاڵێکی دیکە بۆ ئەوەی کە قوتابخانەکان هاوسەنگی ڕابگرن پێویستە پێوەری هەڵسەنگاندنی نوێ بێتە بەرهەم. پێوەر تەنها لە بەرکردن و تاقیکردنەوە نەبێت کە تا ئێستاش ئەم پێوەرە بەڕێدا دەڕەوە لە ساڵی 50کانەوە تا ئێستا. پێویستە پێوەر بە شێوازێک بێ قوتابی فێری گفتوگۆ بێ، فێری لێکدانەوە بێ، فێری دیاریکردنی کێشەی سەرکی بێت وە گونجاندن لەگەڵ کۆمەڵگاکەی. زۆر سپاس. دەگەڕێمەوە لات بۆ پرسیاری تر. بەڕێز دکتۆر عیزەدین، بە تێڕوانین و بۆچوونی دەروونناسی پێت وایە ئەو فاکتەرانە کامانن چ پەروەردەیی بن یاخود دەرونی بن یاخود کۆمەڵایەتی بن کە یارمەتی گەشەکردنی بیرکردنەوەی داهێنەرانە دەدەن لای قوتابیان و بە دیوەکەی تریشی ئەو فاکتارانش کامانن کە دەبنە بربەست جە لە ئاستە جیاوازەکان، چ قوتابی بێ، چ قوتابخانە بێ، چ خێزان بێ و تەنانەت لەسەر کۆی سیستەمی فێرکاریش. خوا گەورە مهرەبان، سەرەتا دەستخۆشی پرسیارەکە لێ دەکەم و خۆشحاڵم جەنابی وەزیر لێرەیە، چونکە ئەو بابەتانە بەڕاستی ئەگەر لە پانێڵێکی سادە باز بکرێ و کەسی خاوەن بڕیار لە دانیشتنەکان نەبێ ڕەنگە قسەکەمان هەر ببتە قسەیەکی سادە و لەسەر وەرەقە بمێنێتەوە.
طبعا بنسبة أو فاکتەرانەی کە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر بابەتی داهێنانی قوتابی دەبیت ئەمە زۆر فاکتەر هەیە بەشێکی پەیوەندی بە خێزانە بەشێکی پەیوەندی بە قوتابخانەیە بەشێکی پەیوەندی بە کۆمەڵگایە بەڵام لە فلتەرکردنی ئەو گروپانە یاخود ئەو کۆمەڵانە پشتی شێر بەبەر قوتابخانە دەکەوێت چونکە منداڵ کە لەدایک دەبێ هەتا دەگاتە تەمەنی 6 ساڵ توانای داهێنانی 100%. یعنی منداڵ کە لەدایک دەبی توانای داهێنانێکی زۆر بەهێزی هەیە بەڵام کێشەکەمان لە سیستەمی پەروەردەیە کە ئەو منداڵە دەچێتە ناو قوتابخانەکە دەچێتە ناو سیستەمی پەروەردە ئەوجە لە باخچەی ساوایان دەست پێ دەکا کێشەکە لەوێ دروست دەبیتەوە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو منداڵە کاریگەریەکەی نەرێنی دەبیتەوە. بین بە چەند وشەیەکی سادە دەستنیشانی ئەو فاکتەرانە بکەین چییە وا دەکات ئەو منداڵە توانای داهێنانی بەهێزبی. یەکەم خاڵ ئەوەیە ڕێ لە پرسیارکردن نەگری. منداڵ کە پرسیار دەکا مەبەستی فێربوونە مەبەستی شکاندنەوە و ئیحرازکردن نییە. ئەو کۆکراوەی کە لە مێشچمە هەیە لە نیەتی قسەکردن و نیەتی پرسیارکردن لە لای منداڵ ئەو نیەتە نییە. منداڵ تەنها نیەتی ئەوەی هەیە زانیاری لە کەسی بەرامبەر وەگری. هەموو داهێنانێک لە پرسیارکردنەوە دەست پێ شێوازی پرسیارکردنەکە ئێستا دێین بە وردە قسە لەسەر دەکەینەوە بەڵام سەرچاوەی ئەوەی کە تۆ بڕیار بدەی ئەو منداڵە داهێنەر یان داهێنەرنە یەک لە ئاماژەکانی پرسیارکردنە. دووەم ئاماژەی ئەوەیە ئەو منداڵە شتێک هەیە بە عەرەبی دەگوترێت حوبی استیطلاع دەیەوێت بزانی چ دەگوزارێت لە دەوروبەری حەز دەکا بزانی لە شوێنەکانە چییە فزوڵی هەبێ فزوڵێکی هەیە ئەو فزوڵە لە لایمە بەنەوەیەک شەی دەکرێتەوە کە ئەو منداڵە ناڕەحەتە دانانیش لە شوێنی خۆی عقوبە دەدرێتەوە یاخود بە شێوەیەک مامەڵەی لەگەڵ دەکرێتەوە کە ئەو منداڵە دێتە خانێ ئەو منداڵانەی کە نیشانەی پرسیاریان لەسەر دەبی. خاڵێکی تر زۆر گرینگە لە لای ئەو دایک و باوکانێک کە گرینگە بزانن ئەو منداڵانەیان تو ئایا بە ئاراستەی پۆزتیڤ دەڕوە لە ژیانی لە شێوازی بیرکردنەوەی مەسەلەی جوولە و حرەکەیەتی لە لای مە ئەو منداڵانەی کە زۆر دەجوولێنەوە مای سەر ئێشەن دەرێ ئەو منداڵە بەڵایلێن بەڵام پێچەوانەکەی ڕاستە نیشانەی جوولەی زۆری منداڵ و حرەکەی و حرەکەکردن و گەڕان و سوڕانی نیشانەی زیرەکیتی. سیستی منداڵ لە شوێنێک دانیسی لە زاویە کە لە سوچێکە دابنیشی حرەکە نەکە پرسیار نەکە ئەو کاتی تو پرسیار لە خوب بکەی منداڵەکەی من لە بەرچیوە مامەڵە دەکاتەوە. کەواتە ئەگەر سەرچاوەی پێگەیاندنی منداڵ سیستەمە پەروەردەیەکە بی کەواتە ئەمە دەبی بینەوە سەر ئەوەی کە ئەو سیستەمە پەروەردەیە کە ئێستا پەیڕەو دەکرێت بە تایبەتی لە باخچەی ساوایان کە سەرەتایەکەی لەوێەوە دەست پێ دەکا لەوێوە ئەو فاکتەرانە فراهەم بکرێت لەو منداڵ کە بتوانانی ژینگەیەک بتوانانی خۆی ناو بدۆزیتەوە پاشان بتوانانی ئەو پرسیارانەی کە هەیەی بە شێوەیەکی تەندروست وڵامەکەی وەربگرێتەوە. ئەگەر ئەو بابەتانە پێچاوانە بکرێتەوە بە دڵنیاییەوە کاریگەریەکەی نەرین دەبی لەسەر منداڵ. دکتۆر پێتوانیە جگەلەوەی کە مافی پرسیارکردنی پێ بدرێ مافی ئەزمونکردن و تاقیکردنەوەش زۆر جار منداڵێک قوتابیەک دەیوێت شتێ بکە بەس چونکە لە چوارچێوە دیاریکراوەکە دانیە دەڵێ نەمەیکە ئەو مافەشی پێ بدرێ لە هەمان کاتدا فێرە ئەوەش بکرێت کە هەڵە قبول بکە بۆ ئەوەی لێیەوە فێر ببێ. ئەمانەش پێتوانیە دوو فاکتەری بەتەکیید خۆی داهێنان ئەمە دوو جۆرمان هەیە بەشێکیان کە بابەتی ئیبداع کە مە باسی دەکەینەوە لە عەرەبی جیاوازکرێتەوە بابەتە شەفەهیەکە و ئەو لایەنان دەکرێتەوە کە پێ دەگوتێت بابەتە زمانەوانی ئەوانەی کە بابەتی ئیبتیکارە دێتە جانبی پراکتیکەکەی کە کەسێک شتێک دروست دەکاتەوە وەکەوەی دکتۆر ئاماژە پێکرد لە پێشتر. کێشەکەی مەلەوەیە ئەمە لە موەسساتی پەروەردەی و لە دەستگایەکانی مە ئەو بۆشاییەمانیە لە هەموو قوتابخانێک بتانین ئەو بوارەی بدەینە منداڵ کە بتوانی بەکردداری کارەکانی بکاتەوە. ئەتۆ دوو حاڵەتت هەیە یان ئەوەیە دەبێت شتەکانە بەردەستی فەراهەم بکەیەوەی منداڵ بتوانی داهێنان بکات و بتوانێت پەرەی بە شێوازی بیرکردنەوە بدا بەڵام ئەگەر ئەوەت نەبوو خۆوازی لێ نانی دێەوە سەر خاڵی دووەم خاڵی دووەم چییە ئەتوو دەتوانی ڕێگری لێ نەگری لە پرسیارکردن ڕێگری لێ نەگری لە گەڕان ڕێگری لێ نەگری لەوەی بێتەوە ناو بابەتانە مناقەشە لەگەڵ بکاتەوە چونکە ئەمە لە فەلسفەی فکری معرفی دەڵێت ما لا يدرك كله لا يدرك جله يعني ئەگە تۆ شتێکت هەموو پێ نەگیرە ناتوانانی هەمووی بەجێبێری. ئەمن وەک کەسێکە لە قوتابخانەکان دەزانم ژمارەی قوتابیم زۆرە ڕەنگە بینایی قوتابخانەکەی ئەو بوارم نەداتێ ژینگەیمە ئەو ناتوانانی ئەو بابەتانە بەردەست بکە لەو مامۆستایە کە بتوانانی کارەکە بکە دێنەوە دەکەینەوە
بوار بە منداڵەکان دەدەین لەوەی کە لە تواناماندا هەیە لە قوتابخانەکان بە تایبەتی ئێستا قوتابخانە ئەهلیەکان تۆزێک وەزعیان باشتر لەبەرەوەی ئەو مەساحەیان هەیە بتوان ئیش بکەن بەڵام لە قوتابخانە حکومیەکانیش ئەوەن هەن منداڵی من و نەوەی من بۆیە زۆر گرینگە کار لەسەر ئەو بابەتە بکرێتەوە کە تۆ بتانی مەساحەیەک بدەیە منداڵ پرسیار بکە منداڵ بێ بەشداری بکاتەوە و هەلی ڕێی پێ بدەیەوە بزانی تواناکانی لە چیە ینی بەسیتترین نمونەت پێ بڵێم ماوەیەک ئەمە لە دەرێ وڵات خوێندوێمانە لە بەشێک لە قوتابخانەکە من ئەنجومەنی قوتابخانەکان بووم لە دوای داوامی فەرمی چوومە قوتابخانەکە بینیم مامۆستاک دانیشتە لەگەر منداڵێک یاری شترەنج دەکا منیش سەیرم پیاد گوتمەوە داوام تاوە بۆ منداڵستەکە لەگەر ئێوە گوتی ئێمە لە لای خۆمان ڕێنماییکاری پەروەردەیی کە لە هەموو قوتابخانەکان هەیە ئەوانە دەوراتی خاصیان بۆ کرایەوە لە ئەوەی پەرە بە توانەکانیان بدرێ منداری خاوەن تواناکان دەستنیشان بکەن کە منداڵەکانیان دەستنیشان کرد چونکە کێشەی پەروەردەی مەچیە ڕاستە زۆر هەوڵ دەدرێت دەورات دەکرێتەوە ئیش دەکرێت و تەقسیر نەکرایەوە ئەم ئاگادارم زۆر هەوڵ درایە بەڵام قووەتی استیعابی وەزارەت لەگەر ئەو هەموو قوتابیانە پێڕە ناگەی وەزعەکەت یارمەتی نادات زۆر سپاس دکتۆر بەس ئەلەوەی خزمەتت کەم ئەوان چیان دەکرد ڕێنمایی کارە پەروەردەییەکان دەهاتن منداڵەکانیان دەستنیشان دەکردەوە مامۆستاکان پەریان بەو لایەنەی دەدا کە منداڵەکە توانای تێدا هەیە ئەو کارە زۆر ئاسانەتوان لە هەموو قوتابخانەکان بیکەی بەس تەنها دەورەیەک پێویستە زۆر سپاس پرسیاری ترمان هەیە لە تێڕوانینی دەروونناسیەوە بەس وەکو لە سەرەتا باسم کرد دکتۆر ئازاد لە ڕووی استراتیژی تیشک دەخاتە سەر بابەتەکە هەردوو دکتۆری بەڕێز لە ڕووی خەلفەی زانستی خۆیانەوە ئەزمموی زانکۆیی و توێژینەوە مامۆستا ئەڤین وەکو ئەزمموونێکی پراکتیکی وەکو بەڕێوبەرێکی سەرکەوت و چۆن توانیویەتی ئەو کارە لە قوتابخانە ئەنجام بدات و کاری گەورەش بەدەست بێنێ بۆیە هەمومان کۆک و هاوڕان لەوەی کە بابەتی داهێنان و بیرکردنەوەی داهێنان بابەتێکی گرنگە بەڵام ئاڵنگاری ڕاستەقینە لە جێبەجێکردندایە چۆن وا بکەین تاکەکانمان بە شێوەیەکی داهێنەرانە بیر بکەنەوە و ببن بە داهێنەر لە واقعی ئەزمونتان مامۆستا ئەڤین قوتابخانە چۆن دەتوانێت بیرکردنەوەی داهێنەرانە بکاتە بەشێک بکاتە کللتورێک لە ژیانی ڕۆژانەی قوتابخانە لە ناو پۆلدا نەک تەنها ساڵانە چالاکیەک پێشانگایەک پرۆجێکتێک ببێتە کللتوری ڕۆژانەی قوتابخانە جەنابتان ئەزمونێکی سەرکەوتوتان هەیە پێمان خۆشە تیشی بخەیتە سەر ئەم بابەتە بەشەیەکە زۆر سوپاس مامۆستا بۆ بێ دەرفەتێ بڕاستی بابەتێک زۆر گرنگە داهێنان ئەم باز بکەین بەس ژبەری ئەس دەست پێ بکەم ئەس سوپاسیا جەنابێ وەزیری دکەم بۆ پلاتفۆرمەی قوتابخانەکە چیکە زانم ئەو پلاتفۆرمە زۆر گرنگە و پێنگاوێکی گەورە بی داهێنان زۆربەی کەس دەبێژن کە داهێنان چییە ئان دێ چاوەکی قوتابخانەدا ئەز بۆتە باسی وەکیت بژم ئەزمونا خۆکەم بەس ئەس دە پاشی کۆم بەحسێ باسی ئەزمونا الهەولێرەکەم دەف من وەکی هەرامەکە ئەگەر ڕێڤەبەر لیدەر بێت ئەو قوتابخانە سەرێ خست ئەو تەبخۆ داهێنان بی کلتور تێدا ئەگەر ڕێڤەبەر نەهاری کار بتن باوەڕکە مستەحیلە ئەو کارە تێدا ئاسان بتەکردنێ هەگەر ئەژیرینش بام خارێ وەکی هەندێک ڕێڤەبەر ئەس نابژم چیکە زۆربەی ڕێڤەبەر ڕاستی جێگای شانازیێنە و زۆر یعنی سەر بلندی بان بەس ئەگەر ئەژیرینش بام گەلە کردبان و ئەس نەشم هۆ بکەم و ئەژی دەرین مەخارێ هەموو ئەس ڕێڤەبەرم سەر کورسی کاخۆ باوەڕکە کەواتە خاڵی یەکەم سەرکردایەتی فێرکاری و بەڕێوەبەری قوتابخانەیە هەگەر سەرکردایە درست بێت دیو دادەێنە ئەمشێم تەشبیهات مەکینەکێ بکەین دینەمووی مەکینێ دبتە مامۆستا ئەگەر تا مامۆستایەک هەبتن فعلا زیرەک دێشێ داهێنانە نەکیە کلتور بەس ژوورێکێ تو بکێت قوتابخانە نەخێر جار اختیامل قوتابخانە بەرزانی نەمر دکتۆر ئالانی تشتە گەلک جان گوتی داهێنان نەبەس ئەوە تو توێ ژوورە داهێنانێ بکەی داهێنان بزمانی تێتەکردنێ داهێنان بزانستێ تێتکردنێ هەکە هەر مامۆستای خوب بەرپرس ببینێت داهێنانێ ئەو تەبخۆ کلتور کرێ دیو دادێ ئایا تا چەند دەرفەت دایەوی قوتابی کو بشت ببتە داهێنەر ئێکشوانە تا کەساتەوی ئاوا کرد قوتابی چێت بسیار بکەتن ئەهەم تشت بوو چی هەکەر تو ملاحظە بکەیت زۆربەی مامۆستا دە پرسیارێکێکن یاڵا کا جواباوێ اختیار کە خلاص ئەوە مدیر مامۆستا طەڵەبە ئەوە هەرامێمە ئەس نابژم بابا ئەز بژم بەلکی من گەلێک تشت هەبین و کە پرایڤت بی بسەرکەتین ئەم دێن بەحسێ ئەزمونە خۆل هەولێرێکین مە پایلۆت دەست پێ کرد کەی ئای
ايكش هدف الدكتور آزادي وكي آي أو أم ده هنا خوب كينا كلتور نه بس هم أم ده مدرسة وصف كوات مدرسة اویل پیشکی باسم کرد همو تاکیک رنگ او توانا شاراوی هبه بلام ارکی دا مزراوی پروردهیه او توانایە پەرە پێ بدات و دەری پەڕین. بله ام دیست ام هاتی نهولره بلکه از بجمته از منامن جواز بد مگود بلکه من از وقت بجم مدرسه جواز ام هاتی نهولره ملهش قطابخانه دست بکر اکشوانجی سنتر خدام پداویسته تایبت بی و گل قطابخانه که آماده یا قرآن بی بس اما نشم گل وانا تم امکن تزانی بربار دو خدمان قصه فعلا الوان ده قطابخانه بو من دركت ريفابر فعلا ليدر درسته وكو ماشيان بوان ده قطابخانه ام سرك ام اكيد بيجين بينغا وكا نوكا با بيجين بوسات قطابخانه از بوتايك از دوسه نموناینه بس تکای ما مستعد برایس از هین همی دفع عزیزم بس ده قطابخانه از هندک نموناینه چکی وقت منینه یکم قطابخانه ما دست بکر مال آرام دست بکر یکم قطابخانه بی جدید بی هیچ ازمون نبی چتش نبی مال آرام دست بکر اتشن بجمتا پشتی 5 سال دی دم هندک ده هنر هبن کردستانی کو فعلا ام به مفتخر بین بوچی دست بکر زور بی جارا دام مدیر ایتن دام مستا مثلا ریو بردا ادگل من آغوتن ام چپ کیم پنگاوا دیف دا ما مستعفین ام چپ کیم دی زیادتر طلبه آشنا بم په ما مستازدین تشتاق جان گوتی ام هندک ما مستادیتن پشتی دامه باور که او ده مکتبت از لی 8 مکتبه باور که پشتی دامه جوانا ایش کیری ام بتماین از جورا لابه و یعنی از خود بجم سرکرده لیدر اگر ریوبر لیدر بتن دیشت به ازمونا دهنان بجه بینتن اگر بس یا گلی بکت خوب بینت ریوبر بر پرساتی نکتن اگر خو وزارت چپ کت من هد چبت تو نشه ویت ریوبر خو بر پرز ببیند جوانا زور سپاس دکتور آزاد دەگەڕێمە وەلاتان هەوڵ دەدەم پرسیارەکان کورتتر بن بۆ ئەوەی وەڵامی کورتتر وەربگرم لەبەر کەمی کات. دکتۆر ئازاد ئەگەر داوات لێ بکرێ سێ گۆڕانکاری پێشنیار بکەی قوتابخانەیەک لە ماوەی ساڵێکدا بتوانێ ئەو ژینگە لەبارە بڕەخسێنێ کە بیرکردنەوەی داهێنەرانە لای قوتابیان گەشە بکە پێت وایە بە چ نەوعێک ئامۆژگاریان دەکەی؟ تشتيش حميا جرينتر سر يعني سر زاروكا كاربكين سروان قطابيا سيكولوجيا وانا زور مهمة لايمن او درجة يكا كومروف ريزيل زاروكي بقرد تشجيع زاروكي بكت وتشجع فرق جوازية ناخده بين زاروكا افسي تشتيت هني اساسا كدا زاروك حش او درسي بكن دا مش كوانا آزاد ببتن دا توانن يعني ببنى داهينر فيتن خوشويستيت ناف بينوان دا آفا بكي دا لقل يك هار بكن تيم ووركينج زيادة بكين أواجي چوا لازم فرق جوازي چه نبت أو تشتي هلا أو برنامج أو انوفيشن لابا ناجح بد أو سيتشتنا الرئيس قرتنا بو حمود طلبة نينا يك كسلان ويك زيرك درجات دانينا نينا أو صادستان داوي بينجستان همي يك ريزن وهر بردوام بجنوانا دستي وخوش بد هين زيركن هين كاسي جورال شو درس دبن أو سيتشتا أو أساسي همي نجاحا ديا أو تشتي ديجي زور مهمة ستراكشر ومهمة شون راهي نرى آماده بكين چون متابعه راهي نرى بكين او حمي زور جرينجن بس او سي تشتت هنيابت سايكولوجي او مهم ترين تشتت زور سپاس دكتور بڕوا دەگەڕێمە وەلات ئەگەر وێناکردنێک بۆ قوتابخانە بکەین دوای 5 تا 10 ساڵی تر تەسەووری جەنابەت ئەو کارامەیانەی کە پێویستن ئەمڕۆ پەرەیان پێ بدەین بۆ ئەوەی یەک بگرێتەوە لەگەڵ ئەو داهاتوویەی کە تصوري بودكيت شنو كاراميانا زور باشا اما دو ئاراستەمانەیە ئاراستی یەکەم ئەگەر دەمانەوێت قوتابی ئامادەکەین بۆ ڕابردوو ئەوە هەر ئەو سکە کۆنەیە کە پێشتر قوتابی بنووسە نەخشە دروستکە داتایەکشی بکەوە ئەمانە قوتابی ئامادەکردنە بۆ ڕابردوو ئێمە لە بیرمان نەچێ پێوەرەکان پێمان دەڵێن تا ساڵی 2029 سەتا چلی هەلیکارەکان لە بازار نامێنێن و هەلیکاری نوێ دێ
ئەگەر دەمانەوێت قوتابی ئامادەکەین بۆ داهاتوو ئەوە پێویستە ئەو چەند خاڵە پێڕەو بکەین. یەکیشان قوتابی فێری پرسیاری قوڵ بکەین. لە باتی ئەوەی لی بپرسین نمونەیەکی سادەی بچوو لی بپرسین کە ترافیک چییە کە تەنها لەبەرکردنە، لی دەپرسین کاتێک کە تۆ لە قوتابخانە دەیتە دەرەوە چ مەترسیەک لە دەوروبەری قوتابخانە دەبینی و جۆری مەترسیەکان و چارەسەرەکەشمان بۆ بخەڕوو. ئەو وەختە ئێمە هیزری بنیادنانی بیرکردنەوەی قوڵ لە ناو قوتابیەکەدا ئەچێنین لە باتی ئەوەی کە تەنها بابەتەکە لەبەرکە. ئەو وەختە قوتابی بیر دەکاتەوە، دەستنیشان دەکات، راپۆرت ئامادە دەکات، چارەسەر دەخاتە ڕوو. ئینجا بە ترافیک و جۆرەکانی دیکەی کە مەترسین لەو ناوچەکە. خاڵشی دیکە ئەوەیە کە قوتابی بە شێوازێکی ڕخنەگرانە ئامادە بکەین. چونکە ئێمە لە داهاتوودا بۆ 5 بۆ 10 ساڵی داهاتوو داتایەکی زۆر بەردەست دەبێت، بەڵام نازانین کام داتای ڕاستە، نازانین کام داتای فەیکە. خوانەکە مامۆستایەک ڤیدۆیەکی فەیکی لێ بڵاو بۆوە، قوتابی ئەبێ چی بکە؟ ئەبێ شێری بکە، ئەبێ بەشێک بێت لە فەیک، بەشێک بێت لە بڵاو بوونەوەی فەیک. نەخێر، قوتابی ئەبێ ڕخنە بگرێت ئەم ڤیدۆیە دەستکاری کراوە، ئەم ڤیدۆیە بنەماکانی مرۆڤانەی تێدا نییە، ئەم ڤیدۆیە بۆ سەلامەتی کۆمەڵگا دروست نییە. قوتابی دەبێ بە شێوازێکی ڕخنەیی و هەڵسەنگێنەری دروست ئامادە بکەین. خاڵێکی دیکە ئەویش ئەوەیە کە پێویستە مەنهەج لەگەڵ کێشەکانی کۆمەڵگا بگونجێنین تاوەکو قوتابی بتوانێت هەم منهەجی بەبیر بێتەوە هەم کێشەکانی کۆمەڵگا لە منداڵیەوە دەستنیشانکە بۆ 10 ساڵی داهاتوو بتوانێت چارەسەری بۆ بدۆزێتەوە. کە ئەمە خاڵی سەرەکی بابەتەکەیە بەڕێزە و پێویست دەکات زۆر بە هەند وەربژیرێ. زائیدەن قوتابی ڕۆحی تیمی تێدا پەروەردە بکەین، هاوکاری و تیم. ئێمە دەزانین دەتوانین کێشەی بچووک بە تەنها شیکارکەین، بەڵام هەرگیز ناتوانین کێشەی گەورە بە تەنها شیکارکەین. پێویستمان بە تیمە. قوتابیشی زیرەکمان ناوێت کە نەتوانێت لەگەڵ تیم کار بکە، نەتوانێت لەگەڵ خەڵک کار بکە. ئێمە قوتابیەکمان دەوێت بۆ داهاتوو زیرەک بێ بتوانێت لەگەڵ خەڵک کار بکە تاوەکو کێشە گەورەکانمان بۆشی کار بکە. ئەمە پۆینتی سەرەکی دیکەی بابەتەکەیە. وەزائیدەن بەرپرسیارەتی و بڕیاردان. ناوەندەکانی خوێندن دەبێت بە شێوازێکدا بڕژێنەوە کە هاوکاری قوتابی بن بۆ بڕیاردان و بەرپرسیارەتی. لە باتی ئەوەی قوتابی بڵێ ئەو ئیشەم پێ دەکرێت، دەبێت بڵێ ئەو ئیشە دروستە بیکەم، بەم شێوازە بچێتە پێش بۆ ئەوەی لە 10 ساڵی داهاتوو ئێمە بەدوانەکەوین وەکو کۆمەڵگای کوردی. یعنی پێت وایە قوتابخانەکان ئەرکیان ئەوە نییە شتەکان بڵێنەوە ئەگەر بە باشترین شێوەش ئەدا بکەن. کە باسی داهێنان دەکەین دەبێت گۆڕانکاری بکرێت. ئەو گۆڕانکاریەش دەبێت قوتابخانەکانمان تەنها بەکاربەری بیرۆکە نەبن، بەڵکو دروستکەر بن، بیرۆکەی نوێ دروست بکەن بۆ ئەوەی بتوانین قوتابیان بێنە ناو بیرکردنەوەی قوڵ، نەوە قوتابیان تەنها بابەتەکە لەبەرکەن دوای ئیمتحان بکەن. دکتۆر عەزەدین پرسیارێکم هەیە، دڵنیام دکتۆر ئازاد زیاتر پێخۆشە لێ بکەم، بەڵام بەرجەناب دەکەوێت. تا چەند سەرکەوتنی زۆر جار باسی کردووە لەگەڵمان، سەرکەوتنی ئەکادیمی نیشانەی توانای داهێنەرانەیە. مەسەلەن قوتابخانە چۆن دەتوانێت ئەو قوتابیانە بناسێتەوە کە داهێنەرن یاخود بیرکردنەوەی داهێنەرانەیان لە بەهێزە ئایا نمرە دەکرێت ڕنگدانەوەی هەموو تواناکان بێ؟ بەڵێ پرسیارەکەت زۆر جێی سەرنجەوە بەڕاستیش بەشێک لەو هەڵانەی کە ئێستا تێکەوتون حتا لەسەر ئاستی قوتابخانەکانیش پەیوەری زیرەکی قوتاب یاخود توانای داهێنانی قوتابی و نمرە بەسترایەوە. خۆی پێوانەی داهێنان پێوەرێکی تایبەتی خۆی هەیە. نمرەی قوتابخانە داهێنان ناپێوێت. قوتابخانە دەرەجەی قوتەڵەبەی لەسەر ئیمتیحان تەنها ئاستی ڕادەی بیرهاتنەوەی زانیاریەکانی ناو کتێبە.
ئاستی یەکەمی بلوم یەکەم بالضبط ئەو قوتابیت چونکە شێوازی پرسیارەکەت ئەوە دادەنێت یعنی تۆ پرسیار دەکەی دەڵێ پێناسە بکە بژمێرە ئێوە بەس ببیری هاتنەوەی ئەوەندەش بێویژدان نەبین هەندێک لە پرسیارەکان هەندێک تا ئاستیشیکردنەوەش دەڕوا بالضبط ئەو جاتوت حساب بکە کاتێک کە 200 دەرەجەت هەیە 20 دەرەجە لەسەر ئەو ئاستەدانایە لەسەر سوالەکان کە 80 دەرەجەت دانایە کەواتە گەر قوتابیەک بەس تەنها و ئاستە بە قوتەی هەبیت و ئەوانتر نەزانی ئەو قوتابێک کە لە ئاستی یەکەمی بلۆمەوە بە پێش دەکەبێت کەواتە نمرە بەرزەکە دەچێتەوە لای ئەو قوتابیانەی کە دەرەخکردنیان هەیە یاخود بەستەن هاتوانای بیرهاتنەوەی زانیاریەکانی هەیە بۆیە وەک پێوەری قوتابخانە نمرەکە بە هیچ شێوەیەک ناتوانێت بیکە پێوەرێک بۆ ئەوەی ئەو قوتاب هەیە داهێنەر یان داهێنەر نییە چونکە شێوازی هەر خۆی پێناسەی داهێنان ئەوەیە تۆ بگەیە هەمان ئامانج بە شێوازی جیاواز ئەوە نییە تۆ بە شێوەی شتابێتی یعنی ئەگەر ئێمە هەمومان پرسیارێکمان لێ بکرێت بە هەمان شێوە وەڵامی ڕاستەکەی بدەینەوە ناکا داهێنەرین دەکە ئەمە زانیارەکەی دەزانین وەرمانگرتیە بەڵام کاتێک کە بە شێوازێکی نوێ هەمان وەڵام دەدەیەوە ئەو شێوازە نوێیە بە من دەڵێ تۆ جیاواز بیر دەکەیتەوە کەواتە تۆ توانای ئەوەت هەیە لە بەرامبەر کێشەکان شێوازی نوێ بدۆزیەوە تا بتوانی کێشەکە چارەسەر بکەیەوە بۆیە بەداخەوە ناکرێ ئەو نمرانە بکەیە پێوەر زۆر سپاس ئەڤین خان ئینۆڤیشن لاب تاقیگەی داهێنان گرنگی پێدان ڕووی لە زیادبوونە لە قوتابخانەکان چ قوتابخانەی حکومی بن چ هیکەرتی تایبەت بن بەڵام زۆر جار دەبینین تاقیگەیەک هەموو کەرەستەی تێدایە وەکو دیکۆرێک وەکو بۆ پێوەرێکی دیاریکراو لە هەڵسەنگاندن وەکو پێویست بەکار نایێت سوودی لێ نابینرێ چی بکەین بۆ ئەوەی ئەم تاقیگانە کاریگەرتر بن زیاتر سوودی لێ وەربگیرێ بەڵام ئەگە پرسیارەکە زۆر چڕتر و کورتتر بکەمەوە دەکرێت تاقیگە لە کەرەستەی سادەش دروست بکەین نەک حجەت بەوە بگرین بودجەی پێویستم نییە هەموو ئەم شتانە دابین بکەم ڕاستە لەم ڕۆوە ئەزمموی جەنابتانم بینیوە بۆیە پێم باشە لەگەڵ خەڵکان بەشیکەین بمگەلە خۆشوی من حەز کردبی پرسیارە تشم بکەم هەر گوت خۆزگای ئەف پرسیارەش من کردوە بەڕاستی گەلە کەس تاقیگە هێت بینن هەندی تو کەرەستێ جوان بکیێ و تو ئەشیاوکی تێدا ئەو دەبتە تاقیگە هەکە ناجح بەلێ ئیکجۆر ئەهانینە ئەو قوتابخانەت مە لە ئیش کرین ما هەمی لیڤڵە یعنی ما قوتابخانە جیاواز هەبین بەس دەست بۆ ڕێڤەبەرۆڤێ دیار بکەم ما قوتابخانە هەبی کوبینایەت پرفکت و ما قوتابخانە هەبی سادەترین قوتابخانە واقع ما باوەڕ بکەن ئەوە سادەترین قوتابخانە وەسا جان ئینۆڤیشن تێدا چوو کوین تەخەیل ناکەن واتە نەب ئەهەمیەتە تشتانە چاوەت ئێتەکردنێ باوەڕ کە کارتون و کاغەز طلبة عندك تشتت درس كرين انت خيل ناكن ده هنا ناوى توب چيا بناتك جان و از حس كما بنا بس بو مديره بو دي بابا جي قالك جارا دي چن دي بجن واو افا چن جانا و افتاقي جها و افا بيرفكت و دي بچيك بنازانا نخير شرچت اتاكرنت و تاقي جهدا عملك واكي كي اي نوكا حاليا بوچی تاقیگه همه اشوان تاقیگه اتشم بجم تب خوب جواب خوش جدید طلبه جنا در کون بو چیکی ما او بیئه ما بوانا چیکر او تیدو فعلا داهنام بن فعلا کبشن حریت فکر خو ایش خو همیه بکن نه ام درجه تحکیم پید کن نه ام بجن افزیره کان کسلانه نه اجار نه بس طلبه ما مستش تیدا مرتاحه ژمارەیەکی زۆری بەڕێوەری قوتابخانە ئامادەن دەکرێت سوود لەم ئەزمونە وەربگرن دکتۆر ئازاد دەگەڕێمەوە بۆ چەند پرسیارێکی کورد چونکە کاتمان نەماوە بەڕای تۆ گەورەترین بیرروباوەڕی هەڵا سەبارەت بە داهێنان لە قوتابخانەکاندا چییە کە پێویستە ئەمڕۆ خۆمانی لێ دەرباز بکەین خۆمانی لێ ڕزگار بکەین یعنی بە شتێکی ئەوەندە قورس لە قەلەم دەدرێ کە خۆمان لە قەرەی نەدەین سەداسەد کێشە دێ هەبن کێشەش هەمیان ماستەر ئالێ ئابوووریە هەندە 6700 قوتابخانە لە هەمی کوردستان هەیە و مەبەستا مەجی خلالێ 10 حتا 15 ساڵە هەموو قوتابخانە و دەرسە اف انوویشن لابد تدا بيتا درس كرن يعني نزيكي 12200 راهي نراد بيتا مونفير بكين همي وقت بيتن و بارا بيستا
ئەوە تشتێک هەیە بەس بڕێکە ئەمە ڕێکە درستت کەین ئەو کێشەکی گەورە زۆر نەبێتە ئەوە تشتێکە بێت ئەم هزرێ پێ بکەین تشتێک کێشە دیژی کو مرۆڤ پێنگاوێت کورد باوێژتن هەموو پێنگاوێکی مرۆڤی گەورە هاوێت لەوانە مرۆڤ سەڵمت ناجح نەبێتن سەرفرازتێدا نەبێت بێتەم پێنگاوێت بچیک باوێژی و سەرفرازی ئەزانم ژی هاریکاریە جەنابێتە و جەنابێ وەزیری دکتۆر ئالانی ڕاستی تشتێ وەکیری ئەو باوەریە وەدای ئەوی پرۆگرامی ئەوە تشتێکی زۆر ئەساسی بیک و حتا ئێستا ئەو پرۆگرامە زۆر ناجەحێبی جا گەلک سوپاس تەبەن بۆ هەر تشتێکێ ئەو ینی باری چێ کرد و ئەم بشێن بەشدار بین هاریکار بین گەل جەنابێوە ئەم تشتێکی باش بۆ کوردستانی بکەین گەلک سپاس دکتۆر بڕوا پرسیارێکی زۆر کورد بۆ جەناویشت ئەم ژیری دەستکردە بووەتە ئیتر لە هیچ شتێک ناکرێ مەسەلەن باسی نەکەنیان خۆمانی لێرا بدەین چۆن قوتابی داهێنەر ئامادە بکەین بۆ سەردەمی ژیری دەستکرد زۆر باشە پرسیارەکە جوانە پێویستی بە وەڵامێکی جوانی شەیە حتمەن زۆرێک لە پەروەردەکاران یان دایک و باوکان یان بەشێک لە ناوەندەکانی خوێندن پێیان وایە ئەگەر بێت و تابلێت و سیستەمەکانی AI و ئینتەرنێت و جۆرێک لە کۆمپیوتەر دابین بکە ئەوە بەشێکە لە داهێنان بەڵام لە ڕاستیدا وانە لە ڕاستیدا ڕووە ڕاستەقینەکە ئەوەیە پێویستە ژینگەیەشی لەبار ئامادە بکەین بۆچی بۆ ئەوەی کە قوتابی بتوانێت مافی پرسیاری قوڵی هەبێ ئەمە ژینگەیە تا ئێستا ئەم ژینگەیە نەڕەقساوە بەڕێزان و بتوانێت منهەج لەگەڵ واقعی ژیانی بگونجێنێت بۆ ئەوەی کێشە دیاری بکە چۆنە و مافی بەرگری هەبێت لەو بەڵگانەی دەیهێنێتەوە کە ئەتوانێ کێشە دیاری بکە و چارەسەری بکات جوانە لە گفتوگۆی کراوەدا جا ئایا لەگەڵ مامۆستاکە بێ یا لەگەڵ ناوەندێک بێت ئەمە ژینگەیە پێویستە ئەو ژینگەیە دروست بکرێت بەڵام من مۆدێلێکی دیکە دەخەمە بەردەستان ئەویش لە 4 بی پێک دێت ئەویش ئەوەیە کە بە قوتابی بڵێن بینەر بە یعنی تۆ بتوانە شت ببینە وەکو جۆری قوتابی یەک دووەم کە باسم کرد کاتێک کە هاتە دەرەوە بینی شێرەکە ئاوی لێ دێتە خوار تۆ دەبیتە بینەر دەزانی کێشەیەک دەستنیشانکەی ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە خاڵێکی دیکە بپرسە ئەگەر ئەم ئاوا بێتە خوار بۆ ماوەی هەفتەیەک چەند ئاو دەڕژێ ئەمە کێشەیە دەمانەوێت بڕەکەی بزانین بڕی کێشەکە بزانین و خاڵێکی دیکە فێری قوتابی بکەین کە بپشکنێت چێک بکە بزانێ هۆکار چییە و چارەسەر چییە و بتوانێت بەڵگە بێنێتەوە بۆ ئەوەی کە کێشەیەکی دەستنیشان کردووە بەرگری لێ بکات لە بەڵگەکانی خۆی تا بتوانێت بگاتە دەرئەنجامێک بۆ چارەسەرکردن بە کەمترین تێچوو زۆر سپاس دکتۆر عەزەدین ئەگەر بتانەوەی یەک ئامۆژگاری پێشکەشی مامۆستا بکەن بۆ گەشە پێدانی داهێنان لای قوتابی چ دەبێت لای ئێوەی بەڕێز وایە من ئامۆژگاری نییە پێشنیارە زیاتر لە بۆ ڕەنگە جەنابی وەزیر بی نەک مامۆستا چونکە ئەو خاوەن بڕیارەکەی پێشنیارەکەی جەنابت لای جەنابی وەزیر کە پەسەند بوو دەبێتە ئامۆژگاری بۆ مامۆستا وەزارەتی پەروەردە بەهێزترین سەرچاوەی مرۆیی هەیە ئەگەر بەراوردێکی بە هەموو موەسساتەکانی تر کە ئەو هەموو مامۆستایە و ڕێنمایی کارەوە تا دوای هەیە و هەموو ئەو بەڕێزانەی کە لێرە دانیشتون بە جەنابتەوە بە هەمومانەوە ڕۆژێک لە ڕۆژان قوتابی بووینە بەڵێ کەواتە سەرچاوەی داهێنان لە ناو قوتابخانەکانە و وەزارەتیش جێیشەکی یەک بێ سوپایەکی هەیە لە مامۆستاکان تەنها بەس ئەومان پێویستە مامۆستایەکانمان ڕابینین داهێنەرەکان دەستنیشان بکەن قوتابیە داهێنەرەکان بزانن ئەو قوتابیە جیاوازە بەس تەنها دەستنیشانی بکەن و ڕێنمایی کارەکانیش ئامادە بکەن بۆ ئەوەی پێوەری داهێنان بە دڕاست و دروستی بەکاربینن کاتێک کە ئەگەر لە ناو حسابکە 6,000 قوتابخانە زیاترت هەیە لەو 6,000 قوتابخانەی 6 قوتابی داهێنەرت یەک قوتابی داهێنەرت هەبی دەکات و 6,000 داهێنەرت دۆزیەوە
6,000 داهێنەرت دۆزیەوە بە یەک تێستی بەسیت کە هیچ تێچوو شتێدانیەوە ئەم باسی دەکەم ئەم دەتوانم بە خۆبەخشی و پرۆگرامەشتان و دابنێم کە بتوانین دەستنیشانی داهێنەرەکان بکەیت 6,000 داهێنەرت دەبیت بەبێ ئەوەی ئەتو یەک فلس سرف بکەیت چکە سوپایەکە تێنە ناو قوتابخانەکان تو زۆر بە ئاسان دەتوانی ڕاهێنانیان پێ بکەیت کاتێک کە داهێنەرەکانت بێنیەوە ئەو کاتی دەتوانیت لەگەر دەستگای تایبەت ئەو قوتابیانە بخەیە بەردەستیان لەو 6,000 خود و سەتی معقول لێ دەردەچی کە فعلەن ئومێدەش تێدا بکرێ لەوەی دڵنیا بە یەک داهێنەرت هەبیت دەتوانی ئاراستەی هەموو وڵاتەکە لۆ بگۆڕیت کاکە یەک کەسمان هەیە مبدیع بووە کە داڤینشی لەوحەی دروست کردێ ئێستا مەتحەفی لۆڤرەتە ئێستا بەرهەمەک خێرەکەی دەخوا کەواتە جاروەی یەک کەس لە ناو کۆمەلگایەکە سەر هەڵدەدا هەموو کۆمەلگایەکە لۆ دەگۆڕیت سوپاس زۆر سپاس مامۆستا ڤیندووە پرسیارم ئەوەیە جەنابەت وەکو هەڵسەنگێنەر ئەگە بەیانی بچیتە قوتابخانەیەک بۆ کامە سێ نیشاندەر دەگەڕێیت کە لێی دڵنیا ببیتەوە ئەو قوتابخانەیە بە کردداری گەشە بەداهێنان دەداتن لە پرۆسەی فێرکردندا خوزی ما وقت بتر هبو گلک او دیتیلز او هنم بیجی بس از ظنم ما وقت گلک بر یکم نشاندار که گش همیو مهمتر طلبه قطابی وقت اتش مجور و آیا او قطابی جدی سیارت کد مشارکت کد تیمورک هیا فعلا یلوی لابد ایتا کرنه یا دوه آیا ماموستا تیچر سنتره آنجی هاریکار الگل قطابی ورجي ديار بتن وياسيه طبعا قالك انها بس تاقو تمسه ياسيه قال ريفا برجاز دانيشم ايا ريفا بر حتى تشحت قال في بروجيات طلبه تشلي هاتن ما مستاد تشلي هات جاشنا تشاست از قال هرسي كاترينم شني كاشم بيفرك دينم كو اف مدرسه اني اف قطابخانه جاشتا تشي ان ابشم بجم نسبه چند شويه گەلێک سپاس پێشەوەی کۆتایی بە پانێلەکە بینین پەیامێکم پێگەیشتووە کە مامۆستا شیلان مداخلەیەکی هەیە مامۆستا شیلان بە ڕێوبەری گشتی پلاندانانە و پێشتریش لەسەر ستیج بووە بەڵام خاوەن عەقلێکی گەورەیە لە وەزارەتی پەروەردەدا دڵنیام شتێکی باش ئیزافە دەکات فەرموو مامۆستا شیلان زۆر سپاس مامۆستا بورهان و سپاس بۆ میهوانێتت بەڕێز بوون ماشاءالله هەنگوو زاخۆیە ئەڤڕۆ کۆنتڕۆل ئەمڕۆ ڕۆژە زۆخیانە ژبارەن لێژەزی بەدینی تا سەرچۆپی و گاوانی و ئەوێش هەسکێمە داوەتە زۆخۆلی نیشک سپاس بۆ میهوانێتت بەڕێز بۆ وی بابەتێ بەحەسکرین بەس مدڤیا ئەس vê مداخلێ بکەم کو ڕاستە هەمی بچیک یان هەمی زارۆک وەختێ خودێ دن ئیماجینەیشنێت هەین خەیالێت هەین اف خیالات قال بتشيكو اكرديكو باب ملاحظات كان يعني قال جرى قال شخصية وهمي تاخذن قال عندك سيتويشن درست كان مثلا وكو مناسبات دايقبونك تشتكي درست كان افا تشتكي سروشتي داف بتشيكو بس دويت برنامج خواندني چل باخچه چل قناغه بنراتي و آماده بين بشكل بين درست كرن كو في خيالي ببنى آرستي كو ببدا كسكي فكر بكتن اش درفه وكيت بجنج خارج الصندوق out of the box درفه أفاد مين تنسر منهاج وزارة پرورده چن creative thinking زياد كريا بو منهاج خو وچن قطابي اتشين وان يعني رخنه بقرن الشين فكر لي بكن الشين هزري لي بكن بس innovation كو تشتكي تو خلقيني فكرك تازه تهيا تيزاني مشكلك هي في فكرة تازه تهي تو دي چاوا تشتكي دروسكي كو ببتا تشتكي ني كسش بريتا فكر لي نكريا كسش بريتا هزر لي نكريا اول فيري قال زحمتا كو ام شول بكين السر چونگو كو مهوانت بارس آماجه بكريد فيد جنگا ببيتا دروس كرن وخالي ديش مسألة دايجنوس تشخيصي انه ام چاد دست نشان كين ایکش مشکلات سرکی نوکه قطابیه دیوینی قطابی سال خواندن دوباره کتن چونگو ام هسناکین کوی قطابی مشکله که هید خواندن دا آن بیرکاری دا چونگو ما او امکانیات نینن ام تشخیص کن نفس حالت میت هین گل قطابیت خدان پیداویستی تایبت الویریت بجم هکر هن بردام بن وی مشروعی لازم هن فکر بکن مسئله چوا دیوی قطابی دست نشان کن ما مستاد تایبت وی ارگیرا و اوش خالك جلا جلا جرينجا دو
اف يعني وكينو بيجن اف جلا ريكو طنقت نوف بينو كرياتيفيتي وانوفيشن افاد فيت واضح ببتن يعني بوجالا كسا تكلبونا درست بتن نظن هات يا بحثا كرياتيفيتي تذكرني أن بحثا انوفيشن تذكرني افا جالك مهمة كو ام فرقية باش ديار بكين دا بزانن ما مستا وبرو برد قطاب خانه ام الچد قارين وما تشد فيتن وزور سباس هردو خزمتيكن نهت إشكال هي بس ما بستي ما تشي زياتر قرام بدواي أوي بدوزي توكامة بهردارة أما بوتشونو بيردوزيكا أوي أما دلين همو تاكا كان شانسي أويان هيا اگه جینگی لبار هبه مگر یک هندک که شی بدر لویستی خوی لقدرات عقلی لوشتانه اگینه اما دلین و نمونش مان هیا خلکانک مان هبوا لجینگی اصلا در ندد شو لدرس آسایی کان شو تشوینی کی دیکه بوتا من امانه دکتور لیرش سرکوتو و بلام خلکی تر هیا دناسم دکتورای هنا و تو لیره است درس با لزانکو کانی ما درس زلتو کچی لای مال ابتدایی در ندد شو جا ما بستم بوچونکت زور جوانه ام دزام تیگیشنی کی زور قولت هیا بلام او موضوع زور هل دگری و کاد درنگا اجینا لسر ایماجینیشن که بتنها چندین نمونم هیا نکر من دال زانایان زور بی اکتشافاتی خویان لو ریگه تکمیلیان کردوا تنانت کی کیمیا لیره ترای نایتروتولوین TNT اصلا لی آلوز ببو پی حل نده بو پیکات کیمیاویه که خیالک مارک کلککی قود داده و دیگینی به یکتری اکتشافکی تواو دبی او جا بیر کرنوا و اوی که برزان همو تأکیدیان کرده و که ریگه من دال بدری پرسیار بکا يعني او آزادی پیدا دری بگمان دیگینی به هندک انجامی زور باش ما مستوى ببورات شم كومنتك از بس جبت يعني بسيط شيء ما وقتنا ما ببورن زاخوی بلا برانبری بخوین نكيفهم قالك بهات بانلش خوش بكم من نستمتع ببري بانل نبيج العنصريات بس نسبتي انوفيشن هدف ما اوام دست نشون لكن اصلا چونكي اسند قطب خانات شو زيرك منابت بيجم زيرك مدرسه بميناتن تظني كل انوفيشن زيرك دركات اوش هميو منابت طبيقه سابق بس اوش هميو اكسلانتر بمبدع نبست بدرسه ده يديجي تطوير كاته هدف ما او ام دست نشان نكين ام فرصه دين هميا خوب ببينن چيكي تو نزاني دي كي بتداهنا فعلا ما مستوى بياما جاكت تو نزاني كي داهنا را اول بهدف ما مدويا جابه هيش بدن بس ما وقتنا ما زور سپاس لبر کمی کات جماری کی زور کومنت ها تو رنگ کات ما نما به یک بسریام کینه و بلام یکی کیان داوود که نامیلکی که به سبارت بداهنان و با وزیاتر او روشنبیریه بلاو بیتوا ما مستشارین جبار باسی اودکا کدبه داهنام فعلا با پنج آستکی دی کدا تپر به بازدان نابه سطل زانستی شما تأکید دکاتوا اوانی دی که زور بیان دست خوشی و پال پشتی بوچونکانن دستی همولا خوش به زور سپاس بله دکتر بروا قدوا کومنت با خیرایی تنا یک مداخله بچوک دکم نهاتون بوسر ستیج تنا قصب کم داوا لوزیر پرورده دکم لگل برپسیارانی بود پروردهی دتوانم هاوکارتان بم لبرزکردنەوەی توانای مامۆستایان بە دروستکردنی پلاتفۆرمێکی زیرەک کە لە پێشتردا نەبوو بێت بۆ ئەوەی جگەل لەوەی کە قوتابی ئامادەکەین بۆ داهاتوو مامۆستاش ئامادەکەین زۆر سپاس دەرگا کراوەیە دەکرێت دوای کۆڕبەند یەکتر ببینین و بە هەموو شێوەیەک گوێت لێ دەگرین و پێشنیازەکان وەردەگرین من دەتوانم لە کۆتاییدا بڵێم من زۆر گەشببینم بەوەی کە بەرنامەیەکی توکمە لە نێوان وەزارەتی پەروەردە و ئینستیتوتی کوردستان هەیە بە هاوکاری تواناش لە زانکۆکان توانە بەرزەکانی پسپۆرانی خۆمان لە داهاتوویەکی نزیکدا بابەتی داهێنان لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان زۆر گەشە دەکا و ئینشەڵڵا لە داهاتوویەکی نزیکدا داهێنەری زۆر گەورە دەبینین چونکە پلانەکان بەو ئاراستەیە ئەگەر بە هێواشیش بەڕێوە بچن بەڵام لەسەر بنەمایەکی زانستی زۆر جواندا ڕێژراون بۆیە گەشببینم و دڵخۆشم بەوە لە کۆتاییدا دەمەوێت جارێکی دیکە بڵێم زۆر سپاس دکتۆر ئازاد طبعاً دکتۆر ئازاد
لە سویدەوە بە سەفەرێکی زۆر زەحمەت کە ڕەحلەی تەیاران نەبووە بە سەیارە بە لەحەزات پێشەوەی بێتە سەر ستێج گەیشتووە. زۆر سوپاس جارێکی دیکە بە ناوی هەمووان. زۆر سوپاس دکتۆر بڕوا بۆ چوونە جوانەکانت، مامۆستا بۆ چوونە زانستیەکانت بابەتەکەی دەوڵەمەندتر کرد. ئەڤین خان تەجروبە کرداریە کەشت تەجروبەیە کە هەمیشە دەکرێ زیاتر لێەوە فێربین و پەرەی پێ بدەین. سپاس بۆ هەموو لایەک. جەنابی دکتۆر دیارە کراوەتە عرف تەشریف بفەرمووی ڕسمێک لەگەڵ ئێمەش بگری و گەورەمان بکەیت. بەڵێ بەڕێزان یەکەم ڕۆژی کۆرباندەکەمان کۆتایی پێهات. ڕۆژێکی پڕ بوو لە گفتوگۆ و گۆڕینەوەی ئەزمون. سبەینیش بەردەوام دەبن لە پانەلەکە و چاڵێکەکانی چوارەمین کۆربەندی پەروەردەی کوردستان لە کاژێر دەی بەیانی دەست پێ دەکەن. سپاس بۆ ئامادەبوونتان هەمیشە سەرکەوتوو بن.